بەرامبەر سبسکرایب کردنی ئەو کەناڵانەی کە ڕێکلامیان بۆ دەکەم هەمیشە خەڵاتان بۆ دەکەینە تیر و پشکەوە. ئەگەر توانیمان ئەم کەناڵش بگەێنین بە 10,000 سبسکرایب ئەوە $50 دەکاتە خەڵات بۆ ئەو کەسانی کە سبسکرایبیان کردووە و براوەکان دەتوانن بە ئارەزوی خۆیان داوای هەر کارتێک بکەن کە پێویستیانە. ئەگەر ئارەزوو دەکەن ببنە براوە ئەوە هەر ئێستا بچن سبسکرایبی ئەم کەناڵە بکەن و پشگیری لە ڤیدیۆکانی بکەن و کەناڵێکی زۆر نایابە وتەی کاریگەر و ڤیدیۆی بەسوود بڵاو دەکاتەوە و بڕیارە دوای گەشتنی بە 10,000 سبسکرایب ڤیدیۆی زۆر جوانتر بڵاو بکاتەوە. ئینشاءالله کەناڵەکەی بەدڵی هەموو لایەکتان دەبێت. لە کاتی کارکردن لە ژێر زەوی لە ناکامێکدا کرێکارە چینیەکان شتێکی سەرسوڕهێنەریان دۆزیەوە. سڵاوتان لێبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێ داگەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لە کاتی هەڵکۆڵین لە ناوچەیەکی ڕێڕەویدا ئامێرەکانی هەڵکۆڵین شتێکی سەخت و گەورەیان دۆزیەوە. ئایا ئەم شتە پەیوەندی بەنهێنیەوە هەیە کە بەم جۆرە هەڵگیرا بێ یاخۆ شتێک بوو بێکەنەوەکانی پێشووتر ویست بێتیان نیشانینەوەکانی دوای خۆیانی بدەن؟ دوای ئەوەی کرێکارە چینیەکان ئاگاداریان دەربارەی شتێکی لەم شێوازەدا بوو، زاناکانی شوێنەوارناسی هاتن بۆ بینینی ناوچەکە و هەڵسان بە دەرکردنە دەرەوەی ئەم شتێکە کرێکارە چینیەکان دۆزی بوێنەوە. پاشان لێکۆڵینەوەیان لەو شتانش کە لە ژێریدا بوون و دواتر چەند چینێکی قوماشی لەسەر بوو لەگەڵ دۆزینەوەیەکی سەرنجڕاکێش. بۆیە با پێکەوە ئاشنای ئەم دۆزینەوە سەرنجڕاکێشە ببین، بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پاڵ پشتیمان بکەن بەڵای کردنی ڤیدۆکە و لە بیرشی نەکەن. ئەگەر نوێن لە کەناڵەکەمان ئەوە سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش بن لە کاراکردنی زەنگۆڵەی تەنیشتی سبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بەدەستان. ئێستاش با دەست بە ڤیدۆکەمان بکەین. چیرۆکەکە لە بەهاری ساڵی 2011 ڕوویدا کاتە کرێکارەکانی ئەم ناوچەیە شتێکیان دۆزیەوە لە ڕۆژ ئاوای چین. لە سەرەتادا کرێکارەکان وەکو کاری ئاسای خۆیان خەریکی هەڵکۆڵین بوون، نەیان دەزانی کە خەریکن دۆزینەوەیەکی سەرسوڕهێنەر ئاشکرا دەکەن و بێگومان کاتێ دۆزیانەوە پێویستیان بە هاوکاری کەسانی شارەزا هەبوو هەتا بزانن چییە ئەم شتە نامۆیە. بۆیە پەیوەندیان بە مۆزەخانی نێودەوڵەتیەوە کرد کە سەنجانەیەکی شوێنەوارناسیان ڕەوانی ناوچەکە کرد هەتا لێکۆڵینەوە بۆ ئەو دۆزینەوەیە ئەنجام بدەن و کاری ئەو کەسانەش ئەوە بوو لێکۆڵینەوە بکەن دەربارەی ئەو شتە و زانایان گەشتنە ئەوەی کە ئەو شتە گۆڕێکی زۆر کۆن بووە، بەڵام تەنها ژوورێکی کۆن نەبووە بۆ ناشتنی مردوو، بەڵکو شوێنێک بووە چەندان نهێنی شاردوتەوە لە پشتی ئەو دیوارە بەردینانە. و کاتێک گۆڕەکە دەرهێنرا لەلایەن ئەو کەسانە کە یەکەم کەس بوون ئەو شتە بکەن بۆ نزیکەی 700 ساڵ لەمەوبەر، زانایان تەرمێکیان دۆزیەوە کە لە ناو شلەیەکی سەیردا بوو و تەرمەکەش لە حاڵەتێکی باشدا بوو. وەک ئەوە نەبوو کە دەری بخا ئەو کەسە پێش سەدان ساڵ مردووە، پێسی تەرمەکە وەکو خۆی مابۆیەوە و هەروەها برژانگ و خشلەکانیشی و بە بێگومان ڕوخساری هیچی لێ نەهاتبوو و ئەو ئافرەتە کە بە جوانترین شێوە نێژراوە لە خانەوادەی مینگی پاشا بووە کە لە ماوەی نێوان ساڵی 1368 تا ساڵی 1644 فەرمانڕەواییان لە چین کردووە کە چاودێری دروستکردنی شاری پەکینیان کردووە، هەروەها لەگەڵ گەورەکردنی شوڕای مەزنی چین و ئەو خانەوادەیە بە دووربینی و حکومکردنی دانایانە ناسرا بوون و ڕۆشنبیر بوون بۆ مامەڵەکردن لەگەڵ مردوودا. کاتێک کەسێکی زۆر گرنگیان تێدا دەمرێ بە شێوەیەکی جوان و تەواو دەنێژرا و زۆری قوماشە تایبەتەکەی مردووەکە ئەوە پشتڕاست دەکاتەوە و ئەم دۆزینەوەیە بەڕێکەوت ڕوویداوە کە لە شێوە بوونی نەبووە لە ساڵی 2008ەوە. ئەوەی زۆر تایبەت بوو تێیدا ئەوە بوو شێوازی پارێزگاریکردنە تەرمەکە زۆر جیاواز بوو کە بەوەی دەکردبوو چەند ڕۆژێکە مردووە و بێبەختانە ئەوە دیاری نەکراکە و ئافرەتە لەکوێ ژیاوە و لەکوێ مردووە بە وردی، بەڵام زلەکانی بە بێگومان ئەوە دەردەخەن کە لە خێزانێکی شاهانە بووە. بەڵام چۆن توانیویانە پارێزگاری لە تەرمی ئەو ئافرەتە بکەن بەو شێوەیە؟ هەندێک لە زانایان هۆکارەکان گەڕاندۆتەوە بۆ ئەو شلەی کە لە ناو قەبرەکەدایە کە لەوانەیە لە کۆندا بۆ پارێزگاریکردن لە تەرم بەکار هاتبێ، بەڵام ئەوە ئەگەرێکی بەهێز نییە، بەڵکو لەوەیە تەنها ئاوی ژێر زەوی بێت چوو بێتە ناو گۆڕەکەوە و ئەگەرێکی تریش هەیە کە پاڵپشتی زانستی هەیە دەڵێت کە ژینگەی شوێنەکە ڕۆڵی هەیە لە مانەوەی تەرم بە پارێزراوی کە دەڵێ ئەگەر هات و پلەی گەرمی کەم بوو و ئاو ڕێژەی تەواوی ئۆکسزین هەبوو لەناو ئەو شلەیەدا ئەوە بەکتریا گەشە ناکە. ڤیکتۆر مایر پزیشکی زمانی چینی لە سنتەری بنسلڤانیا بۆ لێکۆڵینەوەکانی خۆرهەڵاتی ئاسیا بۆ ناشنال جوگرافیک گوتیەتی
کە تەرمەتەڕەکان لەوەی وەکو خۆیان بمێننەوە بەڕەچاوکردنی ئەو کەشە ناهەوایەی دەوروبەری. بەڵام هۆکارەکەی هەرچیەک بێ هەلێک بۆ زانایان ڕەخسا کە سەیری کللتورێکی زۆر دێڕینی چین بکەن لە نزیکەوە. بۆ نمونە ئەو زلانی لەبەر تەرمەکەدایە لە حەریر دروست کراوە لە بری ئەوەی لە لۆکە دروست کرا بێ. وەزلەکانی ئەوە دەردەخەن کە ئەگەر هەر کەسێک بوو بێ ئەوە کەسێکی پلە بەرز بووە لەگەڵ ئەو خشتڵانەشی کە لەگەڵ تەرمەکە بوون، وەک ئەو ئەنگوسی لە سەوزە جوانانەی کە لە پەنجەیدا بوو. لەگەڵ ئەوەی مانەوەی ئەو تەرمە بەو شێوەیە تەنها ڕێکەوت بووە، مانەوەی شتەکانیش وەکو خۆی شتێکی زۆر ناوازە بووە. و پزیشک مایر ئەوەی گوتووە کە هەرگیز بەوە نەگەشتووە کە چینەکان پێشتر مردووەکانیان مۆمیا کردووە و ئەمە یەکەم زارشتی وا ببینێ. لەگەڵ ئەوەش ئەوەی ڕوون کردوتەوە کە کەش و هەوای گونجاو بەسە بۆ مانەوەی پارێزگاری لە تەرمەکان و بە بیر و باوەڕی خانەوادەی مینگی چینی مانەوەی جەستەی مردووی کەسێک لەسەر حاڵی خۆی واتای ئەوەیە کەسێکی باش بووە، بێگومان ئەوەش بەپێی بیر و بۆچوونی خۆیان بێ. ئێوەش ڕاتەنسیە دەربارەی ئەم ڕووداوە دەتوانن هەموو ڕاو پێشنیارەکانتانمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بووین. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بگا بەدەستان و لە بیرشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.